برهان عبدالقادر محمد أمين برای شەهید سەردار هەیاسیم لە گوندی حسێنێ سەر بە جەلەولا والله دەستخۆشیتان لێکن خۆ ئێمە بەسمان مادی ئەمانە نیە هەر بە حەج چییە بێ بە مەرحەبایەکیش بێ بەسەرکردنی و شەیدانێمە هەردڵمان پێخۆش. سردار كامل عزيز محمد براي شهيد رفيق عزيز محمد نقيب شهيد من كبراي شهيد بلنددن با همو قلي كردستان وكو براي شهيد كدرجة بدري خباد وتكوشاني اوان بين حتى دوات نوتي خمان لسر بازكان بردوام دبين وسباسي دزگای روانگەش دەکەین کە ئەم کۆمەک و یارمەتێک و دەکاتەوە بەسەر کەسوکاری شەهیداندا دابەشی دەکا هیوادارم نمونەتان زیاد بێ هەمیشە سەرکەوتوو بن لە جەلەولا لە تەقینەوە شەهید بوو خۆم خۆشحاڵم بە پیاوەکەم کە شەهید بووە کە لە پێناوی خاک و ئاوەکەیان شەهید بووە دەستان خۆش بێ ئینشەڵڵا خوای گەورە سەرکەوتتان کا ئینشەڵڵا. باوکی شەهید ناوم کاوێ و باوکی شەهید زانیارم لە قامیشلو دەست خۆشتان لێ یەکەم و هیوادارم هەر بەردەوام من خێزانی شەهیدەکان ئاگاداریان بن. وڵا من خێزانی شەهید عارفم دە هیچی چون بۆ نەکراوە وڵا پێ خۆشحاڵم بە ئینیان ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ ئەرەوەڵا کارێکی باشیان کردووە دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ. ناوی شەهیدەکان عەباس ئەحمەد قاسم خاوەنج ئەمن برای ویمە لۆی بچووکترم هەردایمە ئێمە حەزەکەن کوردستان بەسەرکەوێ وهی بیا خوای گەورە ئەمن باکەم لە کۆچۆ گوندی کۆچۆ شنگارێ وەڵا باشە عیبی نییە وەڵاهی گرینگە زۆر گرنگە وەڵاهین باشە بۆ کەسوکاری شەهیدان دەستی خۆش بمە من باوکی شەهید ڕێبینم شەهیدەکەمان لە جەلەولا شەهید بووە لە 23 یانزەی ئەم ساڵا شەهید بووە. ئێمە هەر کەسێ هەر داگیرکەرە بێتە سەر وڵاتەکەمان ئێمە ئامادەین خۆشمان بین بکوشت. وڵا ئێمە زۆر سپاسیانەکەین تر هەر شتێ بکرێ بۆ شەهید و بۆ پێشمەرگە بە تایبەتی بۆ پێشمەرگە چونکە پێشمەرگە هاتوانێ بەرگری لە وڵاتەکەمان کە ئەو وڵاتەی کە ئێمە ڕووبارە خوێنمان بۆ داوە. ئەدیب لەتیف وەکو نوێنەری وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوەکان بە ڕێوایەتی گشتی سلێمانی سەرەتا ئەمەوێت دەستخۆشی بکەم لە دەستگای ڕوانگە کە هەستاون بۆ کارە بۆ هاوکاریکردنی خانەوادەی شەیدانی تیرۆریستانی شەڕی سەپێنەوە بەسەر گەلی کووردا. ئەمەوێت لێرەوە بە وارسی شەیدەکان بڵێم بە خانەوادەکانیان بڵێم هەم وەزارەتی ئێمە و هەم دەستگا خێرخوازەکان وەکو دەستگای ڕوانگە ئەوەی کە لە توانامان نابێت لە خزمەتیان نابین و هاوکاریانەکەین. سوپاسی ئێوەشەکەم بۆ ئامادەبوونتان.